سڵامی خۆی گەورەتان لەبێ خۆشەویستان. باس لە هەسارەکانی سیستەمی خۆر دەکەین. یەکەم هەسارە و نزیکترین هەسارە لە خۆر هەسارەی عوتارەدا یان مێرکوری. ئەو هەسارەیە کە بە ماوەیەکی زۆر کەم خولێک بە دەوری خۆردا تەواو دەکات و لەبەر ئەوەی لە هەموو هەسارەکانی دیکە لە خۆر نزیکترە، بێگومان پلەی گەرمی ڕووەکەی زۆر بەرزە. هەساری عوتارەت بچووکترین یان یەکێکە لە بچووکترین هەسارەکانی نێوسیستەمی خۆر، هیچ پاشکۆیەکی بە دەوردا ناخولێتەوە وەکو زەوی کە ئێمە پاشکۆیەکمان هەیە و ناومانێنەوە مانگ. هەساری عوتارەت خاوەن بەرگە هەوایەکی زۆر تەنکە کە بەشی هەرە زۆری لە گازی هیلیۆم و هایدرۆجین پێک هاتووە. لە ئەڵلقەکانی داهاتوو ئێمە زیاتر باس لە وردەکاری هەسارەکان دەکەین، بەڵام ئێستا ئێمە گەشتەکەمان درێژە پێدەدەین و دەچینە سەر هەسارەیەکی دیکە. دووەم هەسارە لە نێو سیستەمی خۆر دوای عوتارەت هەسارەی زوهرەیە یان ڤینۆس. خۆشەویستان، زۆر کەس ئەو پرسیارە دەکات ئاخۆ ئەو ئەستێرە گەشەی کردە دوای خۆر ئاوا بوون زۆر جار بە ئاراستەی ڕۆژ ئاوادا دەبیندێت چییە؟ ئەوە طبعاً ئەستێرە نییە، بە زۆری ئەوە هەسارەی زوهرەیە واتە ڤینۆس. لەبەرچی وا گەش و ڕووناکە لەبەرەوەی بەرگە هەواکەی زۆر چڕ و پڕە بە هەولێکی یەکجار زۆر داپۆشراوە، ڕووناچی خۆر زۆر دەداتەوە بۆیە گەش و ڕووناکە و ئەوە جگەلەوەی لە زەوی ئێمەش تا ڕادەیەک نزیکە. هەساری زۆرە بەردەوام بە هەوردا پۆشراوە تاوەکو ئێستا فەلەکناسان نەیانتوانیوە وەک هەسارەکانی دی ڕووەکەی ڕاستەوخۆ ببینن. بەرگە هەوایەکەی زۆر ئەستورە بۆیە ئەمە ژوای کردووە دیاردەی قەتیسبوونی گەرمی بەسەری داهات بێ و پلەی گەرمی ڕووەکەی یەکجار زۆر بەرزە. لە دوای هەسارەی ڤینۆس واتە زوهرە دەگەینە سەر هەسارەکەی خۆمان، ئەو هەسارەی کە ئێمە تێدا دەژین. بەڕای زۆربەی لە فەلەکناسان بوونی ژیان لە گەردووندا حاڵەتێک هەندێکیان دەڵێن زۆر دەگمەنە و هەندێکیان دەڵێن دەگمەنەوە و بەشێکی لە فەلەکناسان دەڵێن ژیان لە گەردووندا یەکجار زۆرە، بەڵام ئێمە باس لە سیستەمی خۆر دەکەین. تاقە هەسارەیەک کە ژیانی لەسەردا هەبێت ئێستا تەنها هەسارەی زەویە. هەسارەی زەوی بە هەسارە شینەکەش ناسراوە، بە هەسارەی ژیانیش ناسراوە. یەک پاشکۆی هەیە کە ئەویش مانگە و بە ماوەی 29 ڕۆژ خولێک بە دەوریدا تەواو دەکات. زانیاری زیاتر لە ئەڵلقەکانی داهاتوو پەنا بخۆن. اینجا خۆشەویستان، لە زەوی کە دوور دەکەوینەوە دەگەینە هەسارەیەک مقۆ و گفتوگۆ یەکجار زۆر لەسەرە. ئەو هەسارەیە کە شک دەکرێت ژیانی لەسەردا هەبێت، هەسارەی مریخ مارس. کاتی خۆی ئەوەشم لەبیر چ بڵێم، هەسارەی زوهرە کاتی خۆی وەک خواوەندێک دەپەرسترا، بە خواوەندی جوانی ناسرااو بوو. عەشتار لەلایەن بابلیەکان ئەو هەسارەیە دەپەرسترا و بە هەسارەی خۆشەویستی و جوانیش لە قەڵەم دەدرا کە لەلایەن گریکەکانەوە بە ڤینۆس ناسرااو بوو. بەڵام هەسارەی مەریخ کە پێی دەڵێن مارس لەلایەن گریکەکانەوە و لەلایەن بابلیەکان پێی دەڵێن مردۆک یان مارس لەلایەن گریکەکان مانای خواوەندی شەڕی دەبەخشی. کاتی خۆی کە سەیری ئەو هەسارەیان کردووە ڕەنجی سۆر بووە، وایان زانیوە واتە گریکەکان و بابلیەکان بەر لە 6 تا 5,000 ساڵ پێشستا وایان زانیوە کە شەڕ و کوشتارێکی یەکجار زۆر لەسەر ئەو هەسارەیەدا ڕوویداوە، بۆیە ڕەنجی بە سۆر خۆی نیشان دەدواتە خوێنێکی زۆری تێدا ڕژێنراوە وە خواوەندی شەڕە. ئەوە بەنسبەت هەسارەی مەریخ. هەسارەی مەریخ یەکێکە لەو دوو هەسارێکە لە زەوی نزیکن، زۆرە لە پێشەوە و مەریخ لە دواوە. هەسارەی مەریخ بە ماوەی 24 کاتژمێرونی و خولێک بە دەوری خۆی تەواو دەکات، واتە شەو ڕۆژی وەکو زەوی وایە، بەڵام بە 2 ساڵ خولێک بە دەوری خۆر تەواو دەکات. هەسارەی مەریخ مارس دوو پاشکۆی هەیە، فۆبۆس لەگەڵ دیمۆس، قەبارەکانیان بچووکە. ئەوەندە دەڵێم لە ئێستاوە تاکو ساتی تۆمارکردنی ئەم بەرنامە هیچ جۆرە ژیانێک لەسەر هەسارەی مەریخدا نەدۆزراوەتەوە، چ لە کاتی ئێستا یان ملیۆنان ساڵ لەمەوبەر.
لە دوای هەسارەی مەریخ بۆشاییەکی زۆر گەورە هەیە لە نێو سیستەمی خۆر. ئەو بۆشاییە ناسراوە بە پشتبێنی هەسارۆکەکان. سەدان ملیار بەرد بە قەبارەی بچووک زۆر بچووک کە چاو نامێنرێت تا قەبارەی 300 تا 500 کیلۆمەتر وەکو شاخی مەزن لە ئاسماندا لەو ناوچەیەدا هەیە. ئەوانیش وەک ڕەوە گورگێک یان ڕەوە گیاندارێکی یەکجار زۆر لەسەر هەساری زەوی چۆن تۆ سەیری دەکەیت بەرەو ناوچەیەک دەڕوا ئەو هەموو بەردەش بە یەکەوە لە بۆشای ئاسماندا هەر هەمویان بە دەوری خۆردا دەخولێنەوە هەندێک جار هەسارەکان یان یەکێ لە هەسارەکان ئەو بەردانە ڕاپێز دەکەن بۆ خۆیان و بە ڕووەکەیان دەکەوێت و هەندێکیشان قەبارەیان زۆر گەورەیە کە وەکو هەسارۆکەیەکی بچووک مامەڵێ لەگەڵ دەکرێت و بە دەوری خۆردا دەخولێتەوە. ئەوە پشتبێنی هەسارۆکەکان. لە دوای پشتبێنی هەسارۆکەکان هەسارە هەر مەزنەکەی سیستەمی خۆر دێت کە ناسراوە بە هەسارەی موشتری. هەسارەی موشتری هەسارەیەکە یەکێکە لە هەسارە گازیێزە بەلاحەکان و دەستپێکی هەسارە گازیەکانە لە نێو سیستەمی خۆر. قەبارەکەی زۆر گەورەیە 1113 جار لە زەوی گەورەترە. فەلەک ناسان دەڵێن لە سەرەتای دروستبوونی سیستەمی خۆر ئەگەر هاتوو قەبارەی یان بارستای ئەو مادەی کە هەسارەی موشتری پێکینە 10 جار زیاتر بواە لەوەی کە ئێستا هەیتی ئەویش دەبووە ئەستێرەیەک. واتە لە نێو سیستەمی خۆر دوو خۆرمان دەبوو، خۆر لەلایەک و هەسارەی موشتریش بەخۆشی دەبووە خۆرێکی دیکە کەواتە لە ئاسمانی مە ئەو کاتی دوو خۆر دەدرەوشایەوە بێگومان ژیان بەو حاڵە بڕێوە دەچوو چونکە شەو ڕۆژ لە زەوی هەمووی تێک دەچوو. هەسارەی موشتری 67 مانگ یان پاشکۆ بە دەوریدا دەخولێتەوە و ژیان لەسەری مەحاڵە چکە زۆر لە خۆرەوە دوورە. لە دوای ئەو هەسارە جوانەکەی سیستەمی خۆر دێک کە بە هەساری زوحەل ناسراوە. خۆشەویستانم زۆر پرسیار دەربارەی ئەو هەسارەیە دەکرێت ئاخۆ ئەو ئەڵقانە چیە کە دەوری داوە ئەو ئەڵقانە ئەگەر لێی نزیک بینەوە لە تریلیۆنات بەردی زۆر بچووک داپۆشراوە بە بەفر پێکاتوە هەر هەمووی بە دەوری ئەو هەسارەیەدا دەخولێتەوە. هەسارەی زوحەل لایەنی کەم 900 جار لە هەساری زەوی گەورەترە و نزیکەی 64 مانگیان پاشکۆ بە دەوریدا دەخولێتەوە. لە دوای ئەو هەسارێکی دیکەی گازیمان هەیە جگە لە موشتری و زوحەل هەسارەی ئۆرانۆسی پێ دەڵێن. هەسارێکی زۆر دوورە دەستا سیستەمێکی ئەڵقەیی زۆر تەنکی هەیە بەڵام وەکو هەساری زوحەل نییە. نزیکەی 30 تا 35 پاشکۆ بە دەوریدا دەخولێتەوە. هەساری ئۆرانۆس کاتێک کە سەیر دەکەی هیچ دیاردەیەکی لەسەر ڕووەکەیدا دیار نییە وەکو هێڵ یان ناوچەی تاریک یان ناوچەی ڕووناک وەکو ئەوەی کە لەسەر هەساری موشتری و زوحەلمان دیت. بە هەر حاڵ لە دوای ئەودا دەگەینە کۆتا هەسارە زەبەلاحەکان و گازەکانی سیستەمی خۆر کە هەسارەی نێپتۆنە. هەساری نیپتۆن یەکێکە لە هەسارە هەرە دوورەکان لە نێو سیستەمی خۆر و دەتوانین بڵێن کەوتۆتە قەراغی کۆتایی سیستەمی خۆر. هەساری نیپتۆن نزیکەی 10 پاشکۆ بە دەوریدا دەخولێتەوە خاوەن سیستەمێکی ئەڵقەییە. پلەی گەرمی لەسەر ڕووی ئەو هەسارەیە 200 تا 220 پلە لەژێر سفری سەدیە و ژیان لە نێویدا مەحاڵە و بە مودایەکی یەکجار زۆر ئینجا خولێک بە دەوری خۆردا تەواو دەکات. ئازیزان تا ئێرە سیستەمی خۆر بوو و لە دوای ئەودا هەندێک تەنی ئاسمانی هەیە. ئەگەر چیدە زۆربەی سەرچاوەکان بەداخەوە تاکو ئێستا گۆڕانکاری تێدا نەکراوە دەڵێ هەسارەی پلوتۆ کە ئێستا دەیبینین هەسارەی پلوتۆ بە هەسارە ئەژمار کرایە بەڵام لە ساڵی 2006 یەکێتی فەلەکناسینە دەوڵەتی بڕیاریدا کە ئەو هەسارەیە بە هەسارە حیساب نەکرێواتە پلوتۆ و بە هەسارۆکە حیسابی مامەڵەی لەگەڵدا بکرێت چونکە خاوەن خولگەیەکی زۆر ناڕێکە کەواتە لە دوای نیپتۆن هەسارۆکەی پلوتۆ هەیە ئەینجا چەند تەنێکی ئاسمانی دیکە کە تاواکو ئێستا لێکۆڵینەوە لە سەریان بەردەوامە. دووشت ماوە زۆر بە خێرا ئاماژێ پێ بدەم خۆشەویستانم کە ئەوەشان بەشێکن لە خێزانی سیستەمی خۆر وەکو ئەستێرە هەسارەکان و پاشکۆیەکانیش کە ئەوانش هەر یەکەو بە دەوری هەسارەکاندا دەخولێنەوە و هەمووش ناوی تایبەتی خۆیان هەیە و داتای گەلێک زۆر لە سەریاندا هەیە. جگە لە پاشکۆیەکانیش کلیکدارەکانمان هەن کە ئەویش بارستەی سەهۆڵی زۆر گەورەیە بارستەی سەهۆڵی یەکجار زۆر گەورەیە تیریان دەگاتە 40 کیلۆمەتر هەمویان بە خولێکی ڕێک و پێک بە دەوری خۆردا دەخولێنەوە. ژمارەیان بە ملیۆنەها مەزەندە دەکرێت. هەر کاتێک یەکێ لەو پارچە سەهۆڵە مەزنانە تێکەڵ بە خۆڵ لە خۆر نزیک بوونەوە پلەی گەرمیان بەرز دەبێتەوە و لە دۆخی ڕقی یەکسەر دەچێتە دۆخی گازی کلکێکی لە دواوە بۆ دروست دەبێت ئەو ناوە لەوەی وەرگیراوە کە پێ دەڵێن ئەستێری کلیکدار یان کلیکدار.
اینجا لە پاشە و هەندێک تەنی ئاسمانی دیکەمان هەیە کەویش پێک هاتووە لە بەرد و نێزەکەکان ئەو بەردانش وەکو فەلەک ناسان دەڵێن بریتە لە پاشماوەی سیستەمی خۆر دوای دروستبوونی ئەو بەردانە قەبارەیان ئەوەیە بە چاو نامیدرێت هەیتشمان تا 15 تا 20 متر هەیتمان تا 300 متر و تا 2-3 کیلۆمەتریشمان هەن. خۆشەویستان ئەوەی کە باسمان کرد گەشتێکی خێرا بوو بەنێو پێکهاتەی سیستەمی خۆر و ئینشاءڵڵا لە ئەڵلقەکانی داهاتوو وردە وردە دەچینە سەر ئەو هەسارانە و یەکەیە کە باسییان لێوە دەکەین جگە لە هەواڵ و دۆزینەوە فەلەکیەکان کە ئەوانش دەبنە بڕگە سەرچەکانی ئەڵلقەی داهاتوومان. بینەری خۆشەویست، زۆر جار دەپیستین کەوە هەر کەسێک کە بۆ ئارەزومەندی فەلەکناس یان چۆنە بواری فەلەکناسی ئەوە پێویستە لە سەرەتادا تەلەسکۆبی هەبیتن. واتە بوونی ئامێری تەلەسکۆب پێویستیەکی زۆر گرنگە لە دەستپێکی بوونت بە ئارەزومەند لەو بوارە. ڕاستە ئەمە یان واتە بوونی تەلەسکۆب پێویستیەکە و هەر کەسێک کە بیەوێت بچێتێنێ ئەو بوارە ئەوە لە سەرەتا یان لە کۆتاییدا هەردەبی تەلەسکۆب دابین بکات. ئەجینە ناتوانی وەک پێویست حەز و ئارەزۆکانی لە نێو بواری فەلەکناسیدا بگەینتە ئەنجام و ئەوەی بیەوێت بە چاوی خۆی ببینێت تەنها دەبێت لە ڕێگەی تەلەسکۆب بۆ بێتن و بە بێبوونی تەلەسکۆب کارەکانی بەڕێوە ناڕوات. زۆر ڕاستە، بەڵام خۆشەویستان لە هەمان کاتشدا دەبێت ئەوەش بزانین کەوا مەرج نییە لە سەرەتای بوونت بە ئارەزومەند لە بواری فەلەکناسی ئەوە هەردەبێت تەلەسکۆبت هەبێت. پێش بوونی تەلەسکۆب مرۆڤ چاوەکانی هەیە. سوپاس بۆ خوای گەورە بۆ ئەو نیعمەتە گەورەی کە چاو بینایی داوەتە بە مرۆڤ ئێمە دەتوانین لە ڕێگەیەوە سەیری جوانیەکانی ئاسمان بکەین. مەبەستمان لە کاتی شەودا ئەو هەموو ملیۆنەها ئەستێرەیە کە دەکەوێتە بەرچاو ئەوە چاوی ئاسایی مرۆڤ دەتوانێت تام و چێژێکی یەکجار زۆری لێوەربگرێت و لە سەرەتاشدا هەر پێویستە مرۆڤ یان هەر کەسێک کە بێوێت بێتە نێو بواری فەلەکناسی دەستپێک ئەبێ سەیری ئاسمان بکات، سەیری ئەستێرەکان بکات، سەیری جوڵەی هەسارەکان و مانگ و خۆر و هەروەها نەخشەی ئاسمانیش بزانێت. کەواتە لە سەرەتا بەڵێ ئەگە تەلەسکۆب پێویست بێ، بەڵام پێویستە لە هەنگاوی یەکەم چاو بەکاربێنین. حاڵەتێکی دیکەشەیە کە دەڵێن ئاخۆ دەکرێ ئێمە لە جیاتی تەلەسکۆب دووربین بەکاربێنین. بڵێ گرنگترین یانی یەکێ لە گرنگترین کەرەستەکانی بواری بۆ شایگەری و فەلەکناسی سەرزەمینی بۆ ئارەزومەندان دووربینە. مەبەستمان دووربینی دووچاوی ئاساییە کە خەڵکی بۆ سەر زەوی بەکاری دێنن، بەڵام دەبێ ئەوەشمان لە یاد نەچێ کە دووربینیش تەلەسکۆبێکی بچووکە. خۆی تەلەسکۆب مانای دووربین دەبەخشێتن، کەواتە بوونی دووربینێکی دووچاوی قەبارە مامناوەند تا گەورە تام و چێژێکی یەکجار زۆرت پێدەبەخشێ کاتێکە سەیری ئاسمانی پێدەکەیت. بەڵکو بەشێکی زۆر لە فەلەکناسان لەسەرەوە کۆکن کەوە ئەگەر بتەوێ جوانیەکانی بۆشایی ئاسمانی پڕ ئەستێرە ببینی ئەوە پێویستە سەرەتا دووربینی دووچاوی ئاسایی بەکاربێنیت، چونکە گۆشەی بینین لە ڕێگەی دووربینی دووچاوە زۆر فراوانترە لەوەی کە تو لە ڕێگەی تەلەسکۆبێکدا تەمەشا دەکەیت. کاتێکە لە ڕێگەی تەلەسکۆب کە ئامێرێکی گەورەکردنی دیمەنی ئاسمانە سەیری ئاسمان و پڕ ئەستێرەکانی دەکەیت، ئەوە بەشێکی کەم لە ئەو جوانیەت بۆ گەورە دەکات. واتە گۆشەی بینینی تەلەسکۆب زۆر تەسکە، بەڵام ئەگەر لە ئێمە دووربینێکی دووچاو بەکاربێنین ئەوە گۆشەی بینینی ئاسمان زۆر فراوانتر دەبێ و ژمارەی ئەستێرەکان و تەنە ئاسمانیەکان کە لە شەوێکی پاک و بێگەردا بەدیار دەکەوێت لە نێو چاوی دووربینێکدا یەکجار زۆر جوانترە لەوەی کە لە تەلەسکۆبدایە. هەروەها خۆشەویستان، بۆ نمونە ئەگەر ئێمە بمانوێت سەیری مانگ بکەین بە تەواوی بە تایبەتی لە کاتی جیران داواتە لە کاتی مانگ جیران ئەوە
دووربین تام و چێژێکی یەکجار زۆر سەحراویت پێدەبەخشین. هەروەها سەیری ئەستێرەکانی ئاسمان و هێش و ئەستێرەکان لە ڕێگەی دووربینی دووچاوەوە گەلێک تامی زیاترە لەوەی کە لە ڕێگەی تەلسکۆپەوە سەیری دەکەین. ئەگەرچی ئەستەمە بکرێت لە ڕێگەی دووربینەوە وێنەی فۆتۆگرافی وەربگیرێت، بەڵام هیچ ئەستەم نییە کەوا لە قۆناغی سەرەتایی بوونت بە ئارەزومەندە بواری فەلەکناسیدا دووربینێکی دووچاوت هەبێتن و تا مەودایەکی زۆر بتانی تام و چێژێکی زۆر لە ڕێگەی ئەو دووربینەوە وەربگریت کاتێکە سەیری بۆشایی ئاسمانی پڕ ئەستێرە پێدەکەیت. مەرج ئەوەیە بەڕێزان کەوا ئەگەر بکرێت ئاستی گەورەکردنی دیمەنەکە زۆر بێت ئەوەندە باشترە بۆ ئەوەی بتانی زیاترین دیمەن گەورە بکرێت. ئەو ژمارەی لەسەر دووربینەکان دەنووسرێت بۆ نمونە 6 یان 8 یان 20 ئەوە مانای ئەوە دەگەینێ کە 20ەکە واتە 20,000 ئەو دیمەنە گەورە دەکرێت لەوەی کە تۆ دەیبینی، و 50ەکە 60ەکە ئەوە تیرەی هاوێنەکەیە کە لە پێشەوەیە. کەواتە بەڕێزان مەرج نییە لە دەستپێکدا تۆ تەلسکۆپ بەکاربێتی. بە پێچەوانەوە دەتوانی لە ڕێگەی دووربینێکی دووچاوی ئاساییدا تام و چێژێکی یەکجار زۆر لە سیرکردنی بۆشایی ئاسمان وەربگریت. ئەستێرەکان، هێش و ئەستێرەکان و هەروەها کلیکدارەکانیش و مانگ و تەنانەت هەسارەیەکی وەک زوحەل و مشتریش ئەگەر هاتوو دووربینەکەت چەسپان لەسەر زەوی و نەجوڵایەوە ئەڵقەکانی زوحەل دەبینی و هەر 4 مانگەکەی هەسارێ مشتری وەک 4 خاڵی گەشت بە دەوری هەسارەکەدا دەبینی و هەروەها هەسارێ زۆرەش دەبینی کە لە حاڵەتی هیلالە و دەبێتە نیوە و دەبێتە بازنێکی تەواو وەک چۆن سەیری مانگ دەکەیت. ئەوە جگەل لە مانگ بەخۆی کە لە ڕێگەی دووربینی دووچاوە تام و چێژێکی یەکجار زۆری هەیە. تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ.